هێزەکانی بەرگری ئیسرائیل ڕۆژی یەکشەممە چەند گرتەیەکی ڤیدۆیی بڵاو کردەوە کە چالاکیە سەربازیەکانی ئەم دواییانە لە کەرتی غەزە نیشان دەدەن. هێزی بەرگری ئیسرائیل ڕادەگەیەنێت لەوەتەی دەستپێکردنی ئۆپراسیۆنی هێرشی زەمینی بۆ سەر غەزە هێرشی کردوتە سەر زیاتر لە 2500 ئاماج. هەروە سوپا ڕایگەیاندووە هێرشی کردوتە سەر کۆمەڵگەیەکی سەربازی حەماس، لەوانەش بنکەی ئۆپراسیۆن و چاودێری و ژێرخانەکانی دیکەی حەماس. وەزارەتی تەندروستی غەزە ڕایگەیاندووە لە ماوەی نزیکەی مانگێکی ئەم جەنگەدا زیاتر لە 9400 فەڵەستینی لە غەزەدا کوژراون و پێدەچێت ئەو ژمارەیە لەگەڵ بەردەوامی هێرشەکەدا زیاتریش بکات. شەڕەکەی نێوان ئیسرائیل و حەماس دوای ئەوە دەستی پێکرد کە چەکدارانی حەماس لە کەرتی غەزەوە لە 7 ئۆکتۆبەردا دیوارە بەرزەکانی ئیسرائیلیان تەقاندەوە کە زۆر بەهێز و تۆکمە بوون. هەروە هێرشیان کردە سەر فیستیڤاڵێکی مۆزیکی و کۆمەڵگە جووەکانی سنووری ئیسرائیل. لەو هێرشی حەماسە بۆ سەر ئیسرائیل زیاتر لە 1400 کەس کوژان کە زۆرینیان خەڵکی مەدەنی بوون و تەنها خەڵکی ئیسرائیلی نەبوون، بەڵکو هاوڵاتیانی وڵاتانی بیانی شانتیادا بوو. هاوکات حەماس زیاتر لە 225 کەسیشی بەبارەنتە گرتووە. حەماس دەیان کەسی کوشت و ژن و پیا و منداڵانی ڕەفان، لە ناویاندا خەڵکانی بەساڵات و کەم ئەندامیشی تیادا هەبوون. شایانی باسە حەماس کە گروپێکی چەکداری ئیسلامی و لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە بە گروپێکی تیرۆریستی ناوزەت کراوە، بە ئاشکرا داوای لە ناوبردنی ئیسرائیل دەکات. ئیسرائیل هێرشی ئاسمانی بۆ سەر کەرتی غەزە دەست پێ کرد و وەک تۆڵەی لەشکریە خوێناویەکەی حەماس گەماروی خۆراک و سوتەمەنی و پێداویستەکانی دیکەی خستە سەر غەزە. ئیسرائیل بەڵێنیدا ئەو گروپە چەکدارە لەناو بەرێت. شارەزایان دەڵێن ئەم شەڕە بە بەراورد بە 5 شەڕی ڕابردووی غەزە کوشندەترین شەڕە بۆ هەردوولا.